ئەو داتایانەمان پێدان کە چیمان بۆ ئەو نەخۆشانە کردووە و چۆنمان کردووە پێمان وتون کە زۆربەی دەرمان و پێداویستی پزیشک لە نەخۆشخانەکانی هەولێر و نەخۆشخانەکانی کوردستان بەهۆی ئاوارەوە نەماوە و زۆربەی بۆ ئەوان بەکار هاتووە و هەموو شتەکانمان پێوتن بۆ نمونە پێمان وتن کە زیاتر لە 36,000 نەخۆش لە مووسڵەوە بەس لە لای ئیزعافەکانەوە چارەسەرکراون زیاتر لە 22,000 کەس سەردانی نەخۆشخانەکانی ئیمێرجنسی و وێست ئەربیلی کردووە وەزیری تەندروستی عێراق کتابێکی کردووە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە داوا ئەکات ئەو بودجێ بدرێتەوە بە هەرێم و بەشە دەرمانی کوردستان ببڕێت ئەو کتابە بۆچی وایەتی من ئەو کتابم نەکردەوە بۆی بودجەی دەرمان و پێداویستی هەرێم ببڕم بەس بۆ عەکسەوە کردومە بۆ ئەوەی کە یارمەتی ئێوە بدەم کە بەغدا زوو سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بودجەکەتان باتێ بەڕێز قوباس تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بە ڕاشکاوانە لەگەڵ بەڕێز عەبادیا قسەی کردبوو کە هاتووە بۆ سلێمانی بۆ دیداری سلێمانی و پێی وتووە ئێمە تەوەقوعمان هەکرد دوای ئەوەی کە ئەو ئامهرانە من خوێنمەوە هەزارها نەخۆش لە دوای ڕزگارکردنی مووسڵ بینرا و 1,800,000 ئاوارە هەیە تەوەقوعمان کرد ئێوە بودجەی هەرێم زیاد بکەن و دەرمانی هەرێم زیاد بکەن نەک دەرمانی هەرێم ببڕن بەڕێزیان وتوێتی کە ئەو شتە من چارەسەری ئەەکەم ئەوە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە پەیوەندی بە منەوە نییە بەڵام من ئەو مۆزوعە حەلەکەم و بەڕێز دکتۆر فواد حسێنیش هاوگەشتی بەڕێز عەبادی بۆ لە واشنگتن ئەویش قسەی لەگەڵا ئەکات و ئێستا شتەکە بەو شێوەیە کە ئەوان تا ئێستا لە 150 دەرمان و پێداویستی پزیشکی پێشوو ئەنێرن